سەنگەرگۆڕین مۆتەکەی حیزبە سیاسیەکان بۆ دیاریکردنی کاندیدەکانی پەرلەمان. کەمتر لە هەفتەیەک لە بەردەم لایەنەکاندا ماوە بۆ دیاریکردنی کاندیدەکانی پەرلەمانی کوردستان. بە پێی زانیاریەکان هێشتا هیچ لایەنێکی هەرێم بە تەواوی لیستی کاندیدەکانی ئامادە نەکردووە. جگە لە یەکگرتووی ئیسلامی کە بە پێی زانیاریەکانی تیوار ئەو حیزبە زیاتر لە 30 کاندیدی بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دیاری کردووە. هەر بە پێی زانیاریەکان ترسی سەنگەرگۆڕین و کڕینی کاندید یەکێکە لە مەترسیەکانی لایەنەکان و بۆتە مۆتەکەی بەشێکیان. تیوار لە چەند سەرچاوەیەکی ئەو حیزبانەوە ئەوەی دەستکەوتووە کە زیاتر حیزبەکانی دەرەوەی پارتی و یەکێتی ترسیانەیە لە کڕینی کاندیدەکانیان و سەنگەرگۆڕینیان، چونکە ئەو حیزبانە ترسیانەیە کڕینی کاندیدەکانیان لە کاتی بانگەشەی هەڵبژاردن وەک شەڕێکی دەرونی لە دژیان بەکار بهێنرێت و کار بکاتە سەر پێگە و دەنگەکانی. لە ئێسادا هەر یەک لە نەوەی نوێ و کۆمەڵی دادگەری و بەرەی گەلی لاهور شێخجەنگی و لیستی پەرلەمانتارە ناڕازیەکانی گۆڕان بە سەرۆکایەتی عەلی حەمە ساڵح سەرقاڵی مشت و مڕی یەکلاییکردنەوەی کاندیدەکانیانن. هەرچی نەوەی نوێشە بە نیازی دانانی زیاتر لە 50 کاندیدە، بەڵام ترسی ئەو جوڵانەوەی لە سەنگەرگۆڕین و کڕینی کاندیدەکانی وای کردووە هێشتا دەستی بۆ هیچ لایەنێک کەشف نەکات و بە پێی زانیاریەکانی تیواریش لە ڕۆژەکانی کۆتاییدا لیستەکەی دەداتە کۆمسیۆن. جگەلەوەی چەند مەرجێکی قورسیش بۆ کاندیدەکان دانراوە و پابەندبوونی یاساییان بۆ دانراوە. لیستی بەرەیگەلیش بە سەرۆکایەتی لاهور شێخجەنگی کاندیدەکانی یەکلایی نەکردوێتەوە. بە پێی زانیاریەکانی تیوار ترسی سەنگەرگۆڕین وای لەو حیزبە کردووە کاندیدەکانی کەم بکاتەوە. سەرچاوەیەکی ئاگادار لە بەرەی گەل بە تیواری ڕاگەیان پێشتر بیرۆکەی ئەوە هەبوو 100 کاندیدیان هەبێت، بەڵام بەهۆی ترسی سەنگەرگۆڕینەوە پێدەچێت نزیکەی 40 کەس بۆ پەرلەمان کاندید بکرێت لە هەر 4 بازنەی هەڵبژاردن. هەرچی لیستی پەرلەمانتارە ناڕازیەکانی گۆڕانیشە چاویان لەسەر دیاریکردنی نزیکەی 15 کاندیدە و زیاتر ئەو کەسانن کە سەرپەرشتی پرۆژەکە دەکەن. سەرچاوەیەکی ئاگادار لەو لیستە بە تیواری ڕاگەیان هەوڵ دەدەن خەڵکانی نەناسرا و بێپێشینە نەکەنە کاندید تا دوور بن لەو سەر ئێشەیە. ئاوکات کۆمەڵی دادگەریش پێدا چوونەوەی بە کاندیدەکان کردووە و هەرچەندە هێشتا ژماری کاندیدەکانیان نادیارە، بەڵام سەرچاوەیەکی ئاگادار لەو حیزبە بە تیواری وت کاندیدی زۆر ئاڵۆزی و سەرێشە بۆ حیزبەکە دروست دەکات و ڕەچاوی ئەوە دەکەن کاندید زۆر دیاری نەکەن. هەرچی پارتی و یەکێتیە بڕیارە تا ناوەڕاستی ئەم هەفتەیە لیستەکانیان بدەنە کۆمسیۆن. ئەو دوو حیزبە زیاتر چاویان لەسەر لایەنەکانی دیکەیە، بەڵام هەردووکیشیان بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ دیاریکردنی کاندیدەکاندا دەکەن. بە تایبەت یەکێتی لە سنووری دوهۆک زۆر بە هەستیاریەوە کاندیدەکان دیاری دەکات لە ترسی سەنگەرگۆڕین.